الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لبرنامج رامان بيم وخزمتان بس رزامدي رب العالمين وهوادان بأزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد. بەڵێ خۆشەویستان، خی گەورە فێر کردینە کە خۆمان بدەینە پەنای ئەو زاتێکەوە پەروەردگاری فەلەقە لە شەڕی هەموو مەخلوقاتێکەوە شەڕی تێدا و بە تایبەتیش لە شەڕی شەو و تاریکایی شەو کەوا شەیاطینی ئینس و جن تێدا ئینتیشار دەکەن. جا لێردا وەکو مولاحەظە و تێبینیەک کاتێکەوە دەفرمێن شەڕی غاسقین ئیذا وەقەب، شەو لە خودی خۆیدا مەخلوقێکە لە مەخلوقاتەکانی خی گەورە سوبحانەهو وتەعالا بە هیچ شێوەیەک جائز نییە ئێمە با بڵێن قسەیەکی غەڵەت بەرامبەر بە شەو بکەین یاخود جوێنی پێ بدەین، نەخێر بە هیچ شێوەیەک، بەڵکو ئەو شەڕەی کەوا لە شەو ڕوودەدا خۆمان دەدەینە پەنای ئەڵڵا تەعالا لە بۆی بمان پارێزی لەو شەڕەی کەوا شەیاطینی ئینس و جن یان جانلەبەری خراپ و دڕندە لە تاریکای شەو ئەنجامی دەن، ئەگەرنا خودی خۆی شەو ئەویش مەخلوقێکە لە مەخلوقاتەکانی خی گەورە بە هیچ شێوەیەکی جائز نییە بیبغزێنین یانەوەتە قسەی پێ بڵێن. اینجا لە دوای ئەوە خی گەورە سوبحانەهو وتەعالا فێرمان دەکا خۆمان بدەین پەنای ئەڵڵا تەعالا بە تایبەتی لە شەڕی سحر. لە دوای ئەوەی کەوە باسی شەوی کرد ئەو زارە شەڕی سحر باز دەکاتن، لەبەر ئەوەش یعنی ئەو تەرتیب ئەو باڵنگ لە دوایە کاتنەی شەو پاشان سحر، لەبەر ئەوەی زۆربەی زۆری ساحرەکان کارەکانیان لە شەودا ئەنجام دەدەن. ومن شر النفاثات في العقد، واتە خۆم دەدەمە پەنای ئەڵڵا تەعالا لە شەڕی ئەو ساحرانەی کەوا فولە گرێکان دەکەن لە کاتێکدا کەوا سحر ئەنجام دەدەن. خۆم دەدەمە پەنای ئەڵڵا تەعالا لە شەڕی ئەو ساحرانە. ڕازی دەڵێ کاتێکەوە ساحر سحر دەکا، کاتێکەوە ئەو شتەی دەیخوێنی لە بۆی کەوا سەحرەکە ئەنجام بدە، زۆربەی زاروایە خێتێک دەینی گرەی لێدەدا و ئینجا سحرەکە لەسەری دەخوێنیتن. بەو شێوەیە ئەوەکو عادەتێکی عامی ساحرەکانە کە بەو شێوەیە سحر ئەنجام دەدەن. اینجا لێردا پرسیارێک دێتە پێش، ومن شر النفاثات في العقد. النفاثات طبعا هەمومان دەزانین کەوە زیاتر بەو مانایە لێکدرێت من شر الساحرات، واتە جەمعی مؤنثە کەوا ئەو ئافرەتە ساحرانەی کەوا سحر ئەنجام دەن. لەبەرچی لێرەدا نەفاثات بەو شێوەیە هاتیە، یعنی ئایا ساحرەکان تەنها ژنن؟ لە وەڵامدا دەڵێ یەکەم وەڵام لە بۆ ئەو پرسیارە ئەوەیەکەوە زۆربەی ئەوانەی کەوا سحر دەکەن ژنن. ئینجا وەکو ئەو دەڵێتن، دەڵێ بە تایبەتی لە کاتی ئەو کاتانێکەوە با بڵێن لە زەمەنی نزولی ئەو پەیامە زۆربەی ئافرەتان لە ماڵ بووینە، کەمێکیان دەرچوونە لە بۆ ئەنجامدانی هەندێک کاروبار. ئیتر ئەو ئافرەتانە ئەوەی کە خراپەکار بووە پاشەوە ئیشوکاری تەواو بووە، لەوانەیە فکری لەوەی کردۆ بە شێوەیەک بێتن تەئسیر لە فلان و فلان و فلان بکاتن، لێیە زۆرێک لەوانە کەوا تووشی سحر بووینە ئافرەت بووینە، زیاتر ئافرەت بووینە. والله ئاعلم. کەواتەوە یەک لە لێکدانەوەکان لێیە خی گەورە زیاتر باز لە ئافرەتان دەکا، شەری نەفاثات. و هەروە لە وەڵامێکی دیکە دەڵێ کە نەفاثات لێرە باز لە مؤنەث دەکاتن، لێرەدا ئاماژەیە بە الئەڕواح والئەنفوس النەفاثات، لێرە ئاماژەیە بە ئەڕواحەکان و نفوسەکان کە ئەوان مؤنەثن، نەک ئاماژەوی بە ئافرەتان، کەواتە نفسی پیاوانش هەر بە مؤنەث باز دەکرێتن، نفس و ڕوح ئەوانە هەوی بە مؤنەث باز دەکرێتن. لێیە ئاماژەیە بە نفس و بە ڕوحکەوە شەڕەکە لەوێن دەردەست شەڕی ساحر، کەواتە لێرەدا مەبەست ئەوە نییە ئافرەتە ئەنجامیدا، بەڵکو ئەوانەی کەوە ئەنجام بدەن لە ژن و لە پیاوان شەڕەکەیان لە نەفسیانەوە زیاتر لەوێن دەرێ سەرچاوە دەگری. هەندێکیش دەڵێ وەڵامدا دەڵێن بەبەست لێرەیە الجەماعات الساحرة، واتە نیسبەتەن لە بۆ الجەماعە کەواتە ئەو یان مؤنەثە. لێیە خی گەورە بەو شێوەیە کەوە ئەگەر زۆربەی جار ساحرەکان پێکەوە کۆ دەبنەوە لە بۆ ئەنجامدانی سحر، بە هەر حاڵ شەک و گومان تێدانێ
خی گەورە فێرمان دەکە خۆمان لە شەڕی ساحرەکان پارێزین بۆیکەوە ئەو شەڕیان لە نەفسیان کاتێکەوە دەردەچی و یاخود بەدەستە جەمعی ئەنجامی دەن و یاخود ساحرەکە پیاویان ئەفرەت. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.